لە توێژینەوەکانە ئەڵێ گەرمەسێریەکان 60% زووتر و زیاتر لە خەڵکی تر گرفتی چاویان بۆ دروستەوێت بەهۆی ئەو کە تیشکی سەری وەنەوشەی ئەگەری هەیە لێرە زۆر بەرز بێ ئەوانەی کە پزیشکانی سپۆڕی چاو ئەیڵێن ئەبێ ئەو کەسانەی کە لە شوێنە گەرمەسێرەکانان زۆر گرنگی بدەن بۆ فلترانەی کە یان پارێزە لە تیشکی سەری وەنەوشەی ئەوانەی کە تایبەتە بە ئەو پزیشکانەی کە پسپۆڕەکان پسپۆڕی پێستە زۆر گرنگیە دەن بۆی کە لە سعات 11 بۆ سعات 4 ئەگەر ناچار نەبی نەیتە دەرەوە کە هاتی دەرەوە بێت دژەخۆر بەکاربێنی کە دژەخۆرش بەکارهێنا ئەوان ڕێنمایی تایبەتیان هەیە کە کوڵەتی دژەخۆرەکە ئەو شێوازەی بەکارهێنی هەموو ئەوانە کاریگەری هەیە بەبێ پێستی کەسەکە بەگشتی ئەگەر بمانوێ بڵێن خۆپاراستن چۆنە لە هاوینە لەو وەرزانەی کە گەرما زۆرە ئەوەیە کە تۆ ئاوێکی زۆر بێ بخۆیتەوە گرنگی بەوە بدەیت کە 3 بەشی لەش ئاوە ئەبێ ئاوێکی زۆر بخۆیتەوە و لە 11 بۆ 4 نێنە دەرەوە بە تایبەتەوە مناڵانەی کە خواری تەمەەن 5 ساڵن و ئەو پیرروپە کەوتوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە وەگەر هاتی دەرەوە یەکێک لە ئەلفوبێی ڕۆشنبیری خۆپاراستنەوەی کە کڵاو بەکاربێنی باشە کڵاو بە جۆرێک لە جۆرەکان بەکاربێنی دواتر ئەبێ گرنگی بدەیت بەوەی کە سەوزە و میوەکان بە باشی بخۆیتەوە دوای پاک ڕاگررتنی و ششتنی و هەوڵ دەی خواردنی زۆر قورس نەخۆی ئەمان ئەو ڕێنمایە سەرەتایانن کە هەموو کەسێکە بێ بیزانێت علاقەی بەوە نییە کە پێویستی بە زانستێکی زۆر بەرز نییە واتە تۆ ئەبێ بۆ گەرمای گەرمیان بەڵێ لە گەرمیانە گەرمە سێریەکان بەپی جوگرافیای شوێنەکە ئێستا ئەوانەی کە لە بواری پزیشکی چاوا کارەکەن بۆ نە ئۆفتالمۆلۆجیستەکان ئەڵێن لە توێژینەوەکانە ئەڵێ گەرمەسێریەکان 60% زووتر و زیاتر لە خەڵکی تر گرفتی چاویان بۆ دروستەوێت بەهۆی ئەو کە تیشکی سەری وەنەوشەی ئەگەری هەیە لێرە زۆر بەرز بێ هەندێک لە پێوەرەکان ئەڵەن لە کەلار تا 12 ئەچێ خۆی ئەبێت 2 بێ 3 بێ سەیڤە تۆ بیتە دەرەوە لەبەرەوە ئەو کەسانەی کە لە گەرمەسێریان لە هەموو کەس زیاتر وەکو ئوسترالیا کە ئێستا بۆ شێرپەنجەی پێستی زۆرتیایە ئەوانەی کە خەڵی ئیستیوانەوانەی کە گەرما بەرزتیانە لە هەموو کە زیاتر پێویستیان بە ڕۆشنبیری تەندروستی هەیە بەگشتی ئەبێ ئەو مناڵ ئەو کەسانەی کە پەککەوتون و نەخۆشی درێژخایانیان هەیە لە 11 بۆ 4 یاخود نێنە دەرەوە زۆربەی شەکانم بخەنە کاتی فێنکی و شەو و خواردنی قورس نەخۆیتەوە ئەم وەرزەیەک نقطەی تریتیایە لە هەموو وەرزەکان زیاتر ئەبێ گرنگی بۆ بدەی و بترسی لەوەی کە خواردنەکانی دەرەوە ئەگەری تێکچوونیان زۆرە یعنی لە کاتی گەرما ئەگەری تێکچوونی خۆراک زۆر زیاتر لە وەرزەکانی دەرەوە نەخورێ ئەگەر خواردیشت ئەبێ سەرچاوەکەی دیار بێ و بێ دڵنیابی کەم خواردن نەماوەتەوە و تێک نەچووە لەبەرەوە کە خۆت بپارێزی لە بابەتی ژاراوی بوون بەگشتی ئێمە بمانەوە خۆمان بپارێزین ئەمە ڕێنمایە گشتەکانە ئەبێت نەیتە دەرەوە بە ئەگەر ئیشی ضرورت نەبوو لە 11 بۆ 4 بێ کڵاو بەکاربێنی عینەکی دژە UV بەکاربێنی نەک عینەکی ڕەشە و عینەکانەی کە پێوترێ UV light protection ئەوانە بەکاربێنی و بۆ نمونە خواردنی قورزور کەویتەوە میوە و سەوزەکان ئاو زۆر بخۆیتەوە ئەمانە هەمووی ئەو ڕێنمای سەرەتایە بەکارهێنانی دژەخۆر تا چەند گرنگە بەتایبەت لە ناو خۆمانەوەنە ئەوە باوە پیاوان خۆی زیاتر بەدەرەوە ئەڵێن ئەیویشە پیاوە ینی دژەخۆر بەکاربێنێت تا چەند گرنگە ینی دژەخۆر بەکاربێنێت وەڵی بابەتی دژەخۆر ئەوانەی کە پسپۆڕەکان لە بواری پێستا گوێم لێ بووە کە دکتۆر سوارەز وازانم ڤیددیۆیەکی تازە دابەزێ سەبارەت بۆی کە باسی تایبەتمەندەکانی دژەخۆرەکە بەڵام ئەوەی کە من بزانم لە هەموو شتێکە کواڵەتی ئەساسە یعنی ئەبێ براند بێ ئەو دژەخۆرەی کە تۆ بەکارێنی لەبەرەوە پەخشکردنی هەر کرێمێک بەسەر پێستا مژینی تیا دروستە بێ بۆ ناو خوێنەچێت ئەبێ زۆر دڵنیا بێ ئەو دژەخۆرە بۆ نمونە براندێکی جیهانی بێ و مادەکانی لە ئاستی زانستی نەچوو بێتە دەرەوە زیانی نەبێ و بتپارێزە لە ئەوەی کە ئەو گرفتانەی کە خۆر دروستێک لە ڕاستەخۆ کە بەرکەوتن دەبێت لەگەڵ خۆرە.